خۆشەویستان سڵاوتان لێبێ زۆر جار دەنگێک بەرهەمێک کارەکتەرێک هونەرمەندێک ئەبێتە نۆستالژیا جا بە تێپەڕبوونی کات پێمان خۆشەکە هەم هەواڵی هونەرەکەی بزانین هەواڵی بەرهەمەکانی و بزانین ئەو هونەرمەندە بە چی گەشتۆ و کەوتۆتێکشەوە یاخود هەواڵێکی هونەرمەندەکەش بزانین یەکێک لەو هونەرمەندە دەنگخۆشانەی کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە خاتوونێکی زۆر ئەزیزە کە جگە لەوەی کە دەنگێکی زۆر تایبەت و کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانی هەیە شێوەکارێکی زۆر دەسڕەنگینیشە خاتو دانیا عەلی ئەمڕۆ لە پرۆگرامەکەمان میوانمانە خاتو دانیا بەخێربی زۆر سپاس بۆ میوانداریتان سپاس ئێوە بۆ کەناڵەکەتان سپاس دەکەم یاخوا بەخێربی یەکسەر بە یەکێک لە بەرهەمەکانی تۆ دەست پێکەم کە بۆ بە نۆستالژیا لە ناوبیرەوەری زۆرێک لە ئێمەیە هەیە گۆرانی چەپەتیە ئەو یەکەم بەرهەمی تۆ بوو یان پێشتر بەرهەمە هەبوو و ئەو بەرهەمە بۆ ئەو کات و بۆ ئەو زەمانە بەرهەمێک بوو زۆر چوە ناو خەڵکەوە و بەرهەمێکیش بوو کە زۆر تازەگەری پێوە دیار بوو وایە بەڵێ گۆرانی چەبیدی کە گۆرانێکی لۆڕی بوو بیرۆکەکەی مامۆستا بەرزان وها بوو کە مامۆستام بوو کاتە لە پەیمانگای هونەرە جوانەکان من خۆم بە شێوەکاریم تەواو کردووە لە پەیمانگا ئەو ئیشە بیرۆکەیەکی هەبوویتی زۆر خۆشاگەرێمە بتوانین بە سونایی بێڵێ ئیشەکەمان نایە دەست مامۆستا کاک فەرهاد حەمە ساڵح موزیکێکی زۆر جوانی کرد بەبەر ئەو میلۆدی و گۆرانیە بەڕاستی کارێکی زۆر جوان بوو لە سەرەتا ئەو گۆرانیە و لە ڕادیۆ لێدرا لە ڕادیۆ دەنگانەوەیکی زۆری بەدوای خۆیان هێنا داوایان کلیپە بکەین ئێشتا نەکرابوو بە کلیپ بڵێ تۆزێک بۆ من ئەها کلیپ ئەوەش بوو لەو کۆمەڵگا لەو سەردەمەیە کەمێک زەحمەت بوو جدوا ئەگەر گۆرانەکەش سونائی بێت دوێت بێت قورستریش بوو لەگەڵ پیاوێک هەوڵمەیە حەزمە کرد کە سوکاریش زۆر ڕێگرێکی وایە ناکرم لە بواری هونەری کار بکەم بەڵام بۆ ئەو گۆرانێت تۆزێک قورس بۆ بڕیارە بۆ من مامۆستا بەرزان وتی ناکرێت ئەمیشە ئەبێ هەر کلیپی بۆ بکەین ئەترە و کاتە کاگاکۆ عومەر و چەند برادێکی تر کلیپێکی زۆر جوانیان ئەوان وتیان نابێ ئەم گۆرانی لە ستۆدیۆیەک ڕێکۆرد بکرێن بەڵێ هەردوو هونەرمەندەکە بەجیا و بەڵێتانە بێ کاری دەرەوە بەڵێ لە سەرچنار و چەند شوێنێکی تایبەتیان هەڵبژارد تانە بێ بینە دەرەوە بۆ ئەو سەردەمە بەڕاستی تۆسێ من ترسێکم هەبوو ئایا چۆنی بتوانم زەحمەت بوو ئەو کارە پێشکەش کرا بەڵام خۆشبەختانە ئەوەی دەستخۆشیم بۆ هات یعنی دەنگانەوەکی زۆری هەبوو خۆشیەکەشی لەوە بوو بۆ هەموو جیلەکان ئەو گۆرانی قبوڵ کراو بوو. کاتەم مناڵیش گویان لێگرت مناڵیش حەزیان لەو هەموو کەسێک ئەو گۆرانی لەبەر بوو بە دڵنیایی ئەرەوەڵایەن گۆرانەکە وترا بۆ کە حەسەن هەیەس پێشتروێتە بووی بەڵام ئێمە یەک جار هێنامانەوە بەگوێی بیسەران و بینەران و بۆ و کلیپە جوانەش شتێکی تازە بوو بۆ کاتە بەڕاستی بەس ئەو کاتە تۆ خۆت خوێندکاری بەشی شێوەکاری بوویت لە مانگەی هونەرە جوانەکان ئەو بەهرەی دڵخۆشیە چۆن ئاشکرا بوو چۆن ئەو کۆنتاکتە دروست بوو لەگەڵ هونەرمەندەکان و مامۆستا بەرزانیش خۆی مامۆستای شێوەکاری بوو بەڵێ من لە بەروی لە مناڵیەوە هەمیشە لە قوتابخانەکان بۆ ناسرا بووم کە ئەوێ لە سەرەتایی وانە گۆرانیمەوت هەتا لە قوتابخانەی زەرگەتە ئەو کاتە بەڕێوەبەرەکەمان مامۆستا کەمال بەڕاستی زۆر پیاوێکی زۆر بەڕێژ بوو باوکی کاک بەرهەم کەمال کە خۆشی موزیسیانە ئەو وتی ئەبێت لە کۆبوونەوەیەکی تایبەتی مەکتەب
تۆ گۆرانی بڵێ ئەیتر وەکو دەستپێکێک بۆ من وەک بۆ مناڵیە گۆرانێکی ئەو کاتە گۆرانی کەرۆن عوسمانم خوا لێ خۆش بێ ئەوم هەڵبژار لەو بۆنەیە بێڵێم وتێ بێت تۆ بیشی بینیت خۆشتر تۆ بیبینی بەوەی تەلەبەیەکمانەوە لەوێ دۆزیمەوە زۆر یادگارێکی زۆر جوانە بۆ من کە من ئەو کاتە لە بڵێم ساڵی پێما بێ 89 بوو 89 بوو کاتانە بوو هونەرمەندی گەورە کارۆن عوسمانیشم بینی لەگەڵ ئەو تەمرینی گۆرانیەکەم کردەوە جارێکتر بۆ من وەک یادگاریەک دواتریش لە ناوەندی و کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستا بەرزان گوێی لێ بوو لە چەند کەسێکەوە کە من لە قوتابخانەکان چالاکم وەکو بەهرەی دڵخۆشی بڵێ ئەو بەهرەیەم حەز لێ و پێم خۆشە وتی ئەڵێن وتم چۆن زانی وتە کە تۆ من حەزم لە گۆرانی وتن و خۆلیام هەیە وتی پێم خۆشە دەنگە تاقیکەمە و کارێ بکەین پێکەوەی تر زیاتر لەسەر ئەوە بوو ئەو گۆرانی چۆن نەچوویتە بەشی مۆسیقای پەیمانگای هونەرە جوانەکان بۆ چوویتە بەشی شێوەکاری بەڵێ ئەو کاتە مامۆستا کەمال زۆر هەوڵیە وتی من پێم خۆشە دانیا بچێتە بەشی موزیک هەتا ئەوتی من هاوکارە بم بە هەر شێوەیەک پێویست بێ لەبەروی مامۆستایەکی زۆر تایبەت بوو مدیر بۆ کاتە لە مەکتەبی زەرگەتە بەپێی زڕۆفی ئەو کاتەی ینی ماڵەوەمان و کەمێک لەبار نەبوو بۆ من بەڕاستی بچمە موزیک بچم بەشی موزیک بڵین لە پەیمانگا حەزیشم هەر لە ڕسمیشە بوو یانی ئەوەشم هەر حەز لێ بوو لەبەر لە مناڵیەوە هەمیشە وەرەقە و قەڵەم و ئەوەم بەدەستەوەشی دەست و ئەوانم هەن شتێک نەبوو پێی ئاشنا نەبم ڕسمەکەش زۆر باشە یەکێکی تر لەو بەرهەمانەت کە زۆر چوە ناو خەڵکەوە بەرهەمی وەرەلام بوو ئەو بەرهەمە ساڵی چەند تۆمار کرا و چیرۆکی پشتی ئەو گۆرانیە چی بوو؟ بەڵێ گۆرانی وەرەلام هەڵە نەبم ساڵی 2009 بوو گۆرانیە کە وترا بوو بە چەند زمانێکی تر بیرۆکەی هاوسەرەکەم بۆ وتی ئەو گۆرانیە زۆر جوانە بۆ بنێکی بە کوردی ئیتر دەرونی برام بە هاوکاری ئەو موزیکێکی جوانیان بۆ دروست کرد و کاتە هەر لە وڵاتی سوید من هەر لە وڵاتی سویدیش دەنگم خستە سەرێ کاری کلیپەکەشی هەوڵمان شتێکی تازە بکەین ئەویش هاوسەرەکەم کلیپی بۆ کردووە وتی با شتێکی جیاواز بێت لە کارەکانی تر مەسە هەر گوڵمان پیشانە دوای ئەوەش وەکو مەسەرەن چوونە دەرەوەیکی پاسکیل مەسەر شتێکی جوتی جوانە ئەو کارێکی با جیاواز بکەین بۆ کوردستان یەکەین ئێمە دەنگانەوەی هەبوو دڵخۆشم بۆ گۆرانیەکە زۆر چۆتە ناو خەڵک ئێستاش یادگاری جوانم گوێ لێ بێ لەگەڵ ئەو بەرهەمەیە دانیا خان زۆرێک لە هونەرمەندەکان حەز ئەکەن ئەو بەرهەمانەی کە ساڵانێک با بڵین بەر لە ئێستا تۆماریان کرد و کاتێکی زۆری بەسەرا ڕۆشتووە پێیان خۆشە جارێکی تر تازەی بکەنەوە یان کلیپی بۆ بکەنەوە یان نازان بە شێوازێکی تر دیسانەوە بڵاوی بکەنەوە تۆ ئەم حەزت هەیە یان حەزەکەی چۆن ئەو گۆرانیە بۆ بەر نۆستالجیاوەها لە میمۆریا ماوەتەوەوانە هەر بەو شێوەیە احتیفاظی پێوە بکەیت زۆر جار حەزەکەم لێی گەڕێم خۆی چۆن چۆتە ناو خەڵک بەو شێوەیە بێ بەڵام کارێکم کرد گۆرانی عاشق کە کاک سەفین خەرەجانی بۆی کردبووم لە دوای گۆرانی شەبیدی ئەو کاتە بۆ جیلێک مەسەن بۆ گەنجەکان زیاتر دەنگانەوەیەکی هەبوو تازەم کردەوە بە شێوازی تەکنۆ بەڵام ئەو کەسانی کە گویان لێ بوو پێشتر ئەویان زیاتر پێخۆش بوو شتێ زۆر بە شێوەیەکی تازە و تازەگەری منە گۆرانیم تازە کردەوە بەڵام هەنێ جار پێم خۆشە ئەگەر زۆر کوالیتی موزیک و پارێزراو بوو بێت وەکو ئەرشیڤ وەکۆەوەی کە هەبوو لەو کاتت چکە جاری وایە سەردەمەکانی شەگۆڕێ لەو کاتانی کە من ئەو کارانم کردووە لەو مستەوایە بووە تەکنیکەکان خۆشە ئەگەر پارێزراو بێن نەفەوتا بە گۆرانیەکە پێم خۆشەوا لێی گەڕێم وەک خۆی بمێنێتەوە ئێستا کە سەیری ئەو بەرهەمانەی خۆتەکەیتەوە و بێگومان بەراوردێکەکەی بە ستودیۆی ئەو کاتە چۆنێتی تۆمارکردن ئەو قسە و باسانی کە بدوای بەرهەمەکە هاتوێت تایبەتی بۆ خانمان زۆر قورس بوو ئێستا باڵین بارودۆخەکە گۆڕاوە ئێستا خۆت باست کرد تەکنیکەکان هەمووی گۆڕاوە شێوازی تۆمارکردن و تەنانەت بیرکردنەوە و ڕوئیای خەڵکیش هەم بۆ ژیان و بۆ هەموو شتێک و بۆ هونەریش تەنانەت گۆڕانکاری بەسەرا هاتووە پێت خۆشە ئێستا
کۆمەڵێک بەرهەمی تازت هەبێ بتانی با بڵین ئەو بەرهەمانەی کە حەز و خولیای خۆت بۆ یان ئاواتی خۆت بووە کە ڕۆژێ لە ڕۆژان ببیتە خاوەنی کۆمەڵێک بەرهەمی جوان ئێستا بەم تەکنیکانی کە ئێستا لەبەردەستە تۆماریان بکەیت. بەدڵنیایی هەمیشە دڵخۆشم کە گۆڕانکاریکی جوانە بینم لە ئێستا لە هونەری کوردی بەرە پێشوونێکی جوانی پێوە دیارە، بەڵام هێشتاکیش ماوێتی کە بگاتە ئاستێکی زۆر باشتر، بەڵام لە ئێستاشا زۆر دڵخۆشم کە کاری جوانە بینم. خۆشحاڵم ئەوەی پێم بکرێت بتوانم مێژوویەکی جوان بێت، بتوانم ینی خزمەتێکی بچووکیش ببیکەم بۆ بواری هونەری وشتی تازەی جوان بکەم. هەمیشە ئەم تەکنۆلۆژیایش ئاسانکاریە ئەکات بۆ هونەر و هونەرمەندان. هەنی ئەو ساڵانەی کە من دەسم پێکرد زۆر بەڕاستی زۆر قورس بوو، بەڵێ لە هەموو ڕوانگەکانەوە، لە بواری تەکنیکەوە، لە بواری کاری جوانەوە دەسەنە ئەگەشتە ئەوانی کە تۆ پێویستیت پیانە و کاریان لەگەڵەکەی، ینی ستۆدیۆیەکە بۆ گۆرانەکە بڵێ لە ئەوڵەوە تا ئەخیر هینی پچڕانی تیانە بوو، بەس ئێستا توانی بە چەند بەشێک دوای لە یەکە درێ گۆرانەکە دروستە بێ. من کارێکیشم کرد لەگەڵ مامۆستا سەلاح ڕەوف، بەڵێ لەبەر بە حکمێوی نزیک بووە لێم مامۆستا سەلاح کارێکمان کرد و کاتە بۆ کەم هونەرمەند هەیە لێتەوە نزیک بن بەداخەوە. گۆرانی سلێمانیم کرد لەگەڵ مامۆستا سەلاح، ئاوازی مامۆستا سەلاحە، هۆنراوەکەشی زۆر جوانە، دووری و خۆشەویستی بۆ شار دەرەبڕێ. ساڵی چەند ئەوە؟ ساڵی 2001 کارم بوو کە لە دەرەوە بووم، 2003 بوو هەڵە نەبم 2003 بوو. لەبەر ماوەیەک خەریکی بووین تا بەتاواتی هاتە بەرهەم وەختی پێچوو. هۆنراوی کاک نەورۆزی مانگر بوو، بەشێکی کلیپەکەی لە دەرەوەی وڵات بچکە گوشارەکە بۆ شێوەیە و دەرەوە و ناوە باسەکات. کاک ئامان چالاک لەوێ کلیپەکەی بۆ کردین و لێرەش کاک بەکر فەرەج ئەوەی بەشی سلێمانی کرد. کارێکی جوان بوو. ئەتوانی یەک کۆپلێ ئەو گۆرانیەمان بۆ بڵێ دانیا خان، گۆرانی وەرەلام. بەڵێ. ئەمڕۆ ڕۆژی دڵی تۆیە، دڵی منیش هەر بە هۆیە، چاوەڕێی سۆزێکی تۆیە، دڵی شتم شەیدای تۆیە، ئەو کاتێکە لەگەڵ تۆدا دڵم نوقمی ئارامیە، گوێ بگرم لەو شاکانت لەمە زیاتر شادی چییە، وەرە لە مەسووتێم بۆچی ئاوا بێڕەنگی، چاوەڕێم دووریت لێم تاکەی بێدەنگی، وەرە باتاوێ سەماکەی بەسە تێژیان ماشاکەین، هەڕوو خۆشی و سەمایەمە وەلە نەمەوەی ڕزگاکەین. دەنگت هەر نەڕزێ، دەستەکانت خۆش بێ. من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ تۆ بووم، بەڵام چەند پرسیارێکی ترم ماوە سەبارەت بە بەرهەمی داهاتووت. هیچ پلانێک هەیە بۆ ئەوەی کە بەرهەمی تازت هەبێ و بەرهەمەکان لێرن یان لە وڵاتی هۆڵندا تۆماریانەکی چۆنن؟ بەڵێ چەند کارێک هەیە لە بەردەستا، بەڵام پێم وایە هەر ئەکرێت لە وڵاتی هۆڵندا دەنگی بخەمە سەر، بەزەکرێ موزیکەکان ئامادە کرابێ بۆ من پێشتر. زۆر جار لە وڵاتی سوید ئامادەکراوە، هەنێ جاریش لە کوردستان بەرهەمەکان. من هەمیشە لەوێ، بەڵام ئیشەکان لە کوردستانە جاروە دروست ئەبن بە خۆشحاڵیەوە. کۆنتاکت هەیە بەوەی کە تۆ دەمێک ساڵە لێرە نیت و چەند ساڵێکی زۆرە کوردستانە بەجێشتووە، ئەو کۆنتاکتت هەیە لەگەڵ هونەرمەندەکان و بۆ کارێکی تازە بۆ نمونە بێ کۆنتاکتی لەگەڵ
بۆ نمونە ئاوازدانەر هەبێ یان لەگەڵ شاعیر یان ئەبێ لەگەڵ کێ کۆنتاکتێکی بەقوتێ هەبێ؟ بەڵێ هەموو لایەک، بەڵام من بە خۆشحاڵیەوە کە ئەم تەکنۆلۆژیای کارێکی وای کردو کار ئاسانی بۆ ئێمە کردووە. ینی من ئەتوانم جارێ بڕێی سوۆسیال میدیاوە پەیوەندی بە هونەرمەندە بکەم کە ئەمەوێ یان ئەو پەیوەندی بە منەوە بکە بڵێ کارێکی وام هەیە لەگەڵ ستایلی دەنگی توای گونجێ توانێ و کارە بکەین پێکەوە. ئەوە ئەگەر من دووریش بم ساڵانی کە دوور بووین قورس بوو پەیوەندیەکان، بەس ئێستا خۆشحاڵم بەهۆی سوۆسیال میدیا ئەتوانی کۆنتاکتەکان نزیکتر کەیتەوە. جاری وا هەبوو بڵێ کاری جوان هەبووە بە هیوام ئەمانەی کە ئەم بیرۆکانەی کە ئێستا هەیە لە بەردەستمان ئەو کارانە بتوانم ئیشی زۆر جوانیان لێ دروست بێت بە زووترین کات. جاری وایە کاتەکان ئەوەت پێ ناخۆشە لەو کاتە نایەتە بەرهەم کە تۆ ئەتەوێ. ئەگەر بتوێ ڤیدیۆ کلیپ بکەیە بێ هەر لە وڵاتی هۆڵەندا بیکەیان ئەتوانی بێتەوە؟ خۆشحاڵم جاری وایە ڕێکیش ینی سوتفا کات بۆ من ئاسانترە تەوان لە وڵاتی هۆڵەندا بیکەم، بەڵام کلیپی دوا کلیپم لە وڵاتی سوید کا کوردە بۆی کردوم. گۆرانیەک بوو هی مامۆستا بورهان مفتی بوو دوا کارمە، بەڵام زۆر کاری هونەریشم لە کورسان هەر کردووە بە خۆشحاڵی و لە کورسان کارەکان زۆر ئاسانە زۆر. بین لەگەڵ سوۆسیال میدیا ئەوە چۆنە؟ چونکە هونەرمەندانێکی زۆر ئەکاونتی تایبەتیان هەیە، پیجیان هەیە، یوتیوب چەناڵی خۆیان هەیە. زۆر جار هونەرمەندێکەوینین لەپڕ کۆپلێک گۆرانیمان بۆڵێت و لە یوتیوب چەناڵی خۆیان لە ئەکاونتەکانی خۆی بڵاوێ کاتەوە. فەیسبوک بەکارهێنم بەکەمی، ئینستاگرامم هەیە، بەڵام ئەوانی تر تیکتۆک وانم نییە، زۆر ئەکتیڤ نیم لە ڕاستیە، بەڵام کار ئاسانیشی کردو بەڕاستی بۆ وەکو بۆ منوێتی کە بەرهەمێک بڵاوەکەیتەوە زووتر ئەچێتە ناو خەڵکەوە. دەستەکانت خۆش بێ، تۆ یەکێکیت لەو خانمانەی کە جێگای شانازیت هەمیشە. زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە بەخشی. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئێوە، دەستخۆشیتان لێکم، هەمیشە بەردەوام بن، هەر بمێنن. یەخوا بەخێر بێ. زۆر سپاس.